باشتی شەوتان باش بینەرانی خۆشەویست ئەم شەویش لە شەوێکی تری مانگی ڕەمەزانی پیرۆزە بە دیداری ئازیزتان شادەبینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی کلینیک کە لە مانگە پیرۆزە شەوانی یەکشەمان سێشەمان پێشەمان لە خزمەتی ئێوەی ئازیزدا ئەبین بۆ باسکردنی ئەو کێش و گرفتانەی کە ئێوە لەوانەیە بەهۆی مانگی ڕەمەزانەوە بۆ کەسانی کە ئەیانەیە بە ڕۆژوو بن یان کێشیان هەیە کە نازان بە ڕۆژوو بنیان بە ڕۆژوو نەبن ئێمە هەوڵین بتوانین ئەو کێش و گرفتانی کە لای ئێوە مشکلەیە بتوانن پەیوەندی بکەن بە ئێمە و ئێمە بۆتانی ئاسانکەن بۆ بەتایبەتی ئەوانی کە بەهۆی هیلاکیەوە بیان بۆی هەر شتێکەوە بتوانانی سەردانی پزیشکەکانیان نییە بتوانین ڕێنمای یەکتانکەین وەکو هەموو شەوەکانی تر من دکتۆر شاخەوان پزیشکی ئێسکوشکاوی لە خزمەتان نابم بۆ هەست پرسیارێ لەو بوارە هەتان بێت لە هەمان کاتە میوانداری دکتۆرێکی بەڕێزی هەناویمان کردووە بۆ ئەوی بتوانن پەیوەندیمان پێوەکەن تۆزێکی تر هاوکارانمان ژمارەت پەیوەندەکانتان لەسەر شاشەکە بۆ ئەنووسن هەتوانن پەیوەندیمان پێوەکەن بە تایبەتی ئەو کێشانی کە هەستەکەن لەم مانگی ڕەمەزانە دووچارتان بۆتەوە یان پێشتر هەتان بوو یان هەندێک کەسێ دوای مانگی ڕەمەزان کێشەی بۆ دروستە بێت ئایا لە شەکرە بێ زەخت بێ غوددا هەموو ئەو کێشانی کە پەیوەندی بە پسپۆڕەکانی نەخۆشیەکانی هەناوی شەکرە و دڵەوە هەیە ئەتوانن پەیوەندیمان پێوەکەن بەڵکو بتوانین کاراسانیتان بۆ بکەین وەڵامی ئەو کێش و گرفتانی ئێوە بدەینەوە وەکو ئاماژەم پێکرد ئەم شەویش دووبارە لە سەردەمی کۆڕۆنەشا میوانی کاکتۆرمان میوانداری کردووە لێرە بەڕێزیان دکتۆر نزار محەیدین کە بەڕێزیان پسپۆرە لە نەخۆشیەکانی هەناوی شەکرە و دڵ کاکتۆر بەخێر بێتەوە عزیزمان نای مانگی ڕەمەزانەوە زانی هیلاکی جەناب لە کلینیکەوە بۆ ئێرە سوپاس بخوا جاری پێشوو لە سەردەمێکی زۆر ناخۆشە میوانداریمان کردی نەمانەزانی زڕوفەکە بەرەو شوڕات ئەوەی ئێمە بیبینی شکور ئەو شتانە ئاسۆکەمان ڕۆشنە ئیستا ئەم شەو حەزەکەین ئەو کێشانی کە پەیوەندی هەیە بە مانگی ڕەمەزانەوە هاوڵاتیانەکە پەیوەندیمان پێوەکەن عزیزی جەناب کاکتوکیان هەر حەزەکەم وەکو پێشێکی هەموو بەرنامەی شەوەکانی تری شەروەمان کردووە جەناب وەکو پسپۆڕێ لەو بوارەیە چۆن ئامۆژگاری ئەو نەخۆشانەمان ئەەکەی کە بە تایبەتی ئەوانی پەیوەندیان هەیە بە پسپۆڕێکی جەنابتەوە چێ بە ڕۆژوو بێت چێ بە ڕۆژوو نەبێت بە تایبەتی زۆربەی خەڵک کێشی هەیە لەگەڵ نەخۆشی شەکرە و زەخت و دڵ و ئەمانەیە و چۆن ئامۆژگاریانەکەی طبعا بنسبة عامة كوابن كي خوي مشكلة أما دائما أجر إنسان اعتيادي كواب الرجوع ببيت زيادة زوربي مشاكل كان شو كهم كوندامي هرسا زيادة لقى الكوندامي هرسا رو مشاكل يعني بو عواني كإنسان كواني كان خوجنين لبرو زيادة مثلا توشي سكشون ابن ياخذ لواني توشي سوء هضم لواني مثلا معدة وشتيان تكتير خولان تكتير مشتانا زيادة بعام كواباسيم بالنسبه دوانه يعني كبين بيه بەڵام بالنسبه لنەخۆشەکانی کە هەمان بۆ نمونەوانی کە نەخۆشی شەکریان هەیە طبعا ئێمە توانین ئەمانە بکەین بە دوو بەشی سەرەکیەوە بەشێکیانەوەن کەوا دەرزی ئینسۆلین بەکارێنن ئەوانە من لەگەڵەوانی بەی شوێ بە ڕۆژوو بن چونکە ناتوانن دەرزەکان بە مەزبوطی بەکاربێن لەوانەیە لە کاتی ڕۆژوگرتنەکەیە شەکرەکان دابەزێ بە تەواوەتی تووشی هایپۆگلایسیمیا بن و ینی نەخۆشەکە لەوانەیە باری تێکچێ لەبەرەوە باشترین شتەوەی بەوانی کەوانە خۆشی شەکریان هەیە ئەوە تا کە ئینسۆلین بەکان بە ڕۆژوو نەبن باش ئەگەر ویستیشیان بە ڕۆژوو بن ئەبێ ئینسۆلینی زۆر زۆر کەمیان بینێکەوەیان لێ بکات کەوا زۆر داینەبەزێنێت ئەویش هەر لەوە چارەویش دوای شەکر هەر بەڵێ بەنسبە دەوانی کەوا حەب بەکارێنن خۆشی شەکریانێ ئەتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک بە ڕۆژوو ببن هیچ مشکلەیەکیان نییە چونکە ڕۆژوو ئێمە دایمە چیماندانە بۆ نەخۆشی شەکرە دایمە پارێز لەبەرەوە ڕۆژەکەش وەکو پارێزی لێت لەبەرەوە دۆمشتیش لە کاتێ مەسەن کە دوای نوێژی مەغریبشکاکەن تەراوی حێدا عیشا ئەویش ئەبێتەوە وەکو وەرزشێک کەواتە دووشتمان بۆ دەزەکەوێت لە نەخۆشی شەکرە کێکەم بریتە لە پارێز و دۆمشتیش وەرزشەکەی لەبەرەوە توان بە ڕۆژوو بن بەڵام دوای چەند گۆڕانێ لە حەبەکانە ئەکرێت کە ئەگەر پێویست کات ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە عەجزی دڵیان هەیە ئەوانە بەی شوێ ناتوانن بە ڕۆژوون ئەوەی عەجزیان و تەنگە نەفەسن ئەوانەی کە مەسەن نەخۆشی زەختیان بەرزە پاڵپەستوی خوێنیمان بەرزە ئەتوانن لە ڕۆژوو ببن بە شەرتێک حەبەکانیان بە ڕێکوپێکی بەکاربێنن و لە جارێت دوو جار زیاتر نەبێت باش نیە و بە ڕێنمایی پزیشکەکانی خۆشیان بێت بە شەرتی مزعافاتی تری نەبێت هەتەنا زەختەکە بەڵێ هەتەنها زەختەکە بەڵێ بەنسبە دەوانەی کە مەسەن بۆ نمونە هەمانە نەخۆشی ڕەبوویان هەیە باش ئەو ئەتوان لەگەر وەزعان باش بێت ئەتوان حەبەکان یا پەمپەکان لە کاتی بەکار بۆ پەمپیش لە کاتی ڕۆژوە ڕۆژوو ناشتێنێت باشە بەس حەبەکان حەبەکانەوە تێچیدی حەبەکانەوە بۆ لێبکرێکە کاتی بەربانگ و پاشێ بخورێت و لە کاتی پەمپەکەش ئەگەر پێویستی کرد ڕۆژانە توانێت بەکاری توانێت بە ڕۆژێ نەخۆشی غوددا نەخۆشی غودداوانی کە غوددایان تەمان ئەگەر غودەی سام بیدایەتی بێت تەمان غودەی سام دایمە مشکلەیە چییە دایمە برسێتی زوو لەبەرەوەکو بیدایەت پێشەوەی کەوا ئەگەر هاتو بیدایەتی بوو لە کاتی ڕەمەزانە تەشخیص کرابوو ئەوە ئەتوانێت چەند ڕۆژێ بە ڕۆژوو نەبێت تا تۆزێ وەزعی باشتر بەڵێ کۆنتڕۆڵ بێت دوایی کە حەبەکان کۆنتڕۆڵ بوو
چکە ڕۆژی سێجارە بێ حەبەکان بخوا و لەگەڵ ئەوەشە لەوانی برسی بێت هین بێت کە کۆنتترۆل ئەتوانێت دوایە بە ڕۆژوو بێت دەستەکان نەخۆش بێت کاکتوژیان ئەگەر هەر تۆزێ باسی نەخۆشی شەکرەکە بکەین جۆری یەکەمەکە بڵێن ئەو نەخۆشانی کە لەسەر ئەنسۆلینەکەن بڵێ بەپی تەمەنەکە یعنی هەتا هەیە تەمەنی گەنج و وەزئی باش و بە ئەنسۆلینەکە ڕۆژی یەکجار ئەنسۆلین بەکارێنی ئەمانە هەر ئەبێت حەزەر بکەن وڵی ئەزانی چۆنە خۆی قسەکە جەناب خۆی زۆربەی نەخۆشەکانی ئەوانی کە ئەنسۆلین بەکارن زۆربەی تایبیەکن کە لە 40 ساڵ کەمترن تاوان کە گەنجەکان بڵێن لەبەرەوە ئەنسۆلینەکە زۆربەی جار کە بەکار بێنێت بە 2 جار ئەکرێت 2 جار یا 3 جار وایە 3 جاریش ئەکرێت مادەم 2 جارە ئێمە مشکلەمان لە 2 جارەکەیانە چکە توانین بڵین بەربانگ و پارشەو بەڵام زۆر جار هەیە ئەم ئەنسۆلینە ئەم ئەنسۆلینەکە ئەی بە نەخۆشەکە لەوانەیە ئەنسۆلینەکە زۆر بێت نەخۆشەکە لە کاتی ڕۆژۆکەیە چکە برسیشە ئەو ساچێ بێت شەکرەکەی دابەزێت و لە کاتێکا کە مەسەن جاری وان سۆلەکەی گەر کەم بێت بەعکسەوە لە کاتی نەڕوانەی شەکرەکەی بەرز بێت و کەواتانی دووشتمان بۆ مشکلانێتەوە یەکەم شەک بەرزبوونەوەی شەکرە دووەم نزمبوونەوەی شەکرە و هەروە لەوانەیە زیاتر وشک بنەوە چکە ئەو ناخۆنەوە پێسیان بە ئاوەیە و ئەمانش کە ئەو ناخۆنە لەوە چە تووشی ماکەکان بن ماکەکە مەسە بۆن تووشی تەخەسوری خوێن ترۆمبۆسیس بن لەوانەیە خوان خواست تووشی مەشاکلی مثل جڵتەی کێشەی دروستکە بەڵام لەبەرەوە بۆیە زیاتر حەزەکەین کەوا ئەوانە بتوان بە ڕۆژوو نەبن دەسوچاو خۆشە کاکتوژیان پەیوەندیمان لەگەڵا باوەریان گرین کاک سەرتیب لە گەرمیانەوە فەرموو کاکە سەرتیبجان کاکە سەرتیب فەرموو چاوەکەم بەس عەزێت نەبێ ئەو تەلەڤیزیۆنەمان بۆ کەسکەی مەمنوو نەبین چاوە نێشێ فەرموو والله بۆ بەسی بۆ شەکرەمە خۆم بەڵێ حاڵی حاضر بەڵێ شەکرەمە و بەڕۆژ و مسەد ئەمڕۆ لە خەسخانەی باوەڵی تەواریەکە لێ فەحسم گرێ شەکرەم 315 چەند 315 تەمەنی چەندە کاکە سەرتیب یعنی دکتۆر یان زەحمەت نەبێتە بەڕۆژ 315 بوو تەمەنی چەندە کاک سەرتیبجان خوارد بوو کاک سەرتیب شەکرەم کۆتۆڵە حەفی 750 دەخۆم حبقى يعني دو حب سي حب خم يلا تنستل دو ايوا شكرم برزه تيدا دوسات برزه بيت اراده بو سياسه وبنجا اوي حاجه تمنى شنك اكثر تيبشان تمنى متلو سي صال شن صال شكرته والله بو دو صالتي باش بز او حبا اخوي بالي يسلمان رمضان شلون اخوي باشي وبربان هردو شان اخوي والله حاليا اما دو روجا يعني بالروجوني ام دو روجا يعني حارم زوج قدام مش كبير إلا ما قدرناش خذ بيجمعوش بخوال إجازة كلها مسوا عفوا كاك كاك سرتيب زحمة نبي توكا علي بالرجوع أبيت شكرك لا إيوارا عسران ساعات شوار وشت شنكات كردوتا فحص شن درجة شن درجة والله صح على حاسب بخوال حاليا نعلم بس حاليا ناك عفوا حاليا نعلم أو تو روجانيك بالرجوع علي بالرجوم إيوارا كيكا لدوري ساعات شوارك بالرجوع حبيش خواردو ببارشو شكرك شن ساعات شواري عصر والله فحصم كرد دوين يبو قاية سياسات دو أوهات ثم لا دكتور وتنقال والله حاولناش دم مش كبيو توانا رجعت بالمية مستمر أو خوموا بخوا حالي لم تواني بروج مش كامل اللي حيوتها شكرا زور برزا إيش الشيء كاكا سرتيب كيش مرقم دوا مشتني سلام كاتيا والله حالا إجازة كدوا كاكتو جان برسل لا أعمل صوجوا بس ترشاو كاكا سرتيب جان چاوەڕوامە بۆ وەڵام تینو ئیشاڵ بەڵێ باش کاک محەممەد لە سلێمانیەوە ئەلو کاکە محەممەدیان فەرموو چۆنی دوتۆ جان باشی چاوەکەم سپاس دەکەین قوربانم تۆ چۆنی برا مەمنونین فەرموو چاوەکەم من تقریبا ماوەی مانگێک و 10 ڕۆژە قەوسەرە شەبەکە باڵۆنم بۆ کراوە باشە و نەخۆشی شەکرە و زەختیشم هەیە باشە باش دای دکتۆر وتی نایە بە ڕۆژوبی منیش یەکەم ڕۆژ بە ڕۆژوو بم شەکرەکەم چووە 370 بەرز بیەوە خەڵک بە ڕۆژوو بێ شەکەی دابەجێ من شەکرەکەم بەرز بیەوە تەلەفۆنم بۆ دکتۆر کوتی نایە بەهێشەیە بە ڕۆژوبی ئێستا ڕۆژانە هەروە خۆم وام یعنی حەبەکەشە خۆم هەروکۆ ڕۆژێک کە بە ڕۆژوو بم بە ڕۆژوو مەهرانی ئەو ڕۆژەوە یعنی گۆڵان بەسەرمان نەهاتووە تەمەنە چەندە کاکە محەممەدجان حەبەکە وەڵا تەمەنم 54 ساڵە ئیشە چییە حەبی جانەمەتی چەخۆم جانەمەت ئەوەی هەزارەکەی بە قووەتەوە حەبەشی شەکرە بس هەر بە هیچ شتێک یانی شەکرەکەی ئیلا نەیخۆمەوە حەبە هەر بەرزە بێتە لە 300 نایەتەوە شەوان زۆر بێتاقەتەبی یەکەم ڕۆژکە بە ڕۆژوو سەڵ جاری وایە دەسم سەڵە بێت دەم و دەستم سەڵە بێت کاکتوژیان پرسیاری ترین بەسەر چاو کاکە محەممەدجان چاوەڕامە بێ ئینشەڵا وەڵام تێین خوارد لەگە چاوەکەم کیژان خان لە سلێمانی فەرموو کیژان خان والله کاکە
چۆنی براکەم باشی دایگیان سەر چاو فەرموو قوربان بن سەلامەت مەمنونی فەرموو والله من شەکرەمە و زەختمە و جەڵتەیەکی لێمی داوە بەس بەخوا ئەم سێ و چوار ڕۆژ هەر بە ڕۆژوو بوو مەشکور باشم بەستی تر نازانم بڕیاری ئێوە چۆنە تەمەنە چەنە کیژان خان والله تەمەنم 52 تر نازانم کاتە باش دەمێکە شەکرە و زەختە چەند ساڵە والله تقریبا 8 تووشم بووە باشە فەحسەکەی بۆ زەخت و شەکرەکە زەختەگری فەحسی شەکرەکەی والله فەحسوهینم لە ماڵەوە هەیە ئەی گرم جار وەختەیە 130 هەیە ئەچێتە 200 ئەو پەڕی ئەچێتە 200 ئەی بەنسبە زەختەکەتەوە چەنە کاتی بە ڕۆژەتی چەند دەرەچێ کەی گرن بۆت زەخت والله فەحسی شەکرەکەم زەختەکە و شیژان خان زەختەکە و زەختە گرتووە ئەم چەند ڕۆژە ئەرێ والله بەرز نابێتەوە لە کاتی مانگی ڕەمەزانە 15 بۆ 8 بوو باش حەپوشت حەبی شەکرە چییە خۆی والله حەپیەکە خۆم نازانم برا نازانم چیە حەپەکەم کەی خۆی پاشێ و بەربانگی خۆی ئێوارانەی خۆم و پاشیانژێ باش بە ڕۆژ یان شەوان دوای بەربان کە ڕۆژوو ئەشکێنی بێتاقەتی ئەکات کەم حەواستەکە گێژە خۆی والله هیچ شکر لە خوا بە زیاد بێ وەپەنای ئەو خوایەوە زۆر باشم زۆر باشە بەسەر چاوی شاڵە وەڵام تینۆکی ژان خان قوربانت بەس مشکلەم ئەو جەڵدەیەوە کە جەڵدەی جەڵدەی دڵیان دەماغ بەسەر چاو خەمە نەبێ شاڵە وەڵام تینەوە قوربان چاوت لەگەڵ سەر چاو دادەیجان کاکیوا لە شار باژێرەوە فەرموو کاکە هیوایکە کاوتێرجان باشی چاوی مسواس دەکەین باسکەم بەڕێزی کارێکم لە کارکتۆرێ فەرموو چاوەکەم من دە 15 ساڵێکە شەکەم تەمەنم 43 ساڵە تەبیعی شەکرەکەم ئەنسۆلین بەکارێنم سێژەمە بەکارێنم شەو دە وحدە صافیەکەم بەیانیان 22 خابت و بە ئێواران 22 خابت بەس کێشم لەوە شەکرەکەم زوو دائەبەزێ و بەس کۆنتڕۆڵ نابێت لە 400 بێتە خوارەوانێ بێن مەلەرزێ ینی دایمە 500 و 600 و 700 زۆر جاریش بێنم تەبیعیە بێنم ناڕەحەتە بەس تەبیعی ینی وەکو جسمی خۆم تەبیعی بەڵێ زەحمەت نەبێ وتت بەیانیان چەند لێیت لە خۆت بەیانیان 22 خابتەکەم ئەی نیۆڕان نایکەم ئەی تووتی ڕۆژی سێجار حەبی کلۆکۆفیجە خۆم حەبەکە بەس زۆر کاتدا بەزێنێ نایخۆم ئەی شەوان چیوتێ دە صافی ئێوارانش 22 خابتەکەم هەرەوە تەواو خەوتم 2 صافیەکەم زۆر جارێ سازەکە کەمەکەمەوە هەردا کاکی واجان با لەکتری تێ بگەین تووتی ڕۆژی سێجار ئەنسۆلینەکەم وایە باش بەیانیان چەند وحدە ئەەکەی 22 خابتەکەم باش ئەی کەی وەجبەی دووەم بەکارێنی ئێوارێ بەکارێن چەند هەر 22 ئەی ئەوەی ترکەی بەکارێنی خابتەکە کە نووسم 2 لە خۆم کاتی نووسن برسیمە بێ کە نانم خوا 2 صافیەکەم باش ئێستا بە ڕۆژوو نابی لە مانگی ڕەمەزانە بە هیچ شێوەیە بۆم ناگیرێ کەی فەحسی شەکرە و کردووە کەی فەحسی شەکرە و کردووە وڵی سێمانەی کەم دەفتەرم هەیە عیلاج بەکارێنم سێمانەکە و چەند بوو کردێ سێمانەکەم وڵی پیان نەکوتم بەس هەر ئاحتیاریتانە باشی و ئەمانە ئەی لەگە پارێزا چۆنی پارێزەکەیت وڵی پارێزەکەم بەس زۆر خۆرم زوو برسی زوو دایە بەزێنێ بەس لەگەڵ ئاو پەرداخی ئاو خۆم یەکسەر 100 دەرەجە 200 ئەچێتە 600 دایمە وام ینی دایمە نایخۆمێتەوە جیازش زۆر جاریش تەبیعی نازانم کێشەی هەیە بۆ میانەوەستن دێشەی لەگەڵە کاکی واژیان چاوەڕوامە بێسەوە ئینشاڵڵا ئامۆژگاری دەکەین باشە زۆر خوارد لەگەڵ چاوەکەم کاک تویژیان بە یەک لە کاکسەرتیپەوە لە گەرمیانەوە 43 ساڵە و 2 ساڵە شەکرێتی و شەکرەکەی بەرزە بەڕاستی هەر لە سێسەکانە و چۆن ئامۆژگاری ئەەکەی جەناب تەوان حەب بەکارێنێ و 150 گلوکۆفێس بەڵێ ڕۆژی دووجار ڕۆژوو ئەبێتی بەڵێ بەڕۆژ خۆی مشکل یەک شت هەیە با تێبینێک بە نەخۆشەکانی شەکرە بینەوەی کە جۆری دووەم نەک ئینسۆلینەکان ئەنسۆلینتوان حەق نییە بە ڕۆژوو بەی شێوەیە ئەوانەی کە جۆری دووەمن حەبەکان داینە بەس ئەفونکەی وتی لەگەڵ ڕۆژۆکە بێتاقەت ئەبم بەڵێ ئەزانکەم بەس من باوکو عامەتەن باسێکی بکەین ئەوانەی کەوا شەکری دووەمیان هەیە دائیمە ئەبێت لەگەڵ ڕۆژانی ئەحتیادیە جیاواز بێت یعنی مەسەن جاران تۆ بەیانیان حەبێک کە دەخوار بڵین بۆ نمونە حەبێکی گلوکۆفەیژ دەخوار لەگەڵ گلیم پیرای دێ بڵین بەیانیان ئێستا ئەبێ لە کاتی ڕەمەزانە بیکەیتە بەربان
نەک پارشێو. بەڵێ خەڵک بەعکسەوە پێشی ئەو غەڵەتە ئەیە با ڕاست، خەڵک تێبگات ڕاستە. بۆی بزانم یعنی دائمێ حەبەکان عکسکەینەوە باش. ئەوەی بەیانیان بخینە بەربانگ باشە. ئەوەی ئێوان بکەینە پارشێو پارشێو. بەو شێوەیە باش، زۆر چاک. ئەمەیەک ئەو تقریبان شەگرەکەی کۆنتترۆل نێچکە یەک حەبەکاری هەر لەوە چێر بۆیە بێتاقەتی بێتاقەتە شەگەرگەی بەرزە تاوان بەرزە بێتەوە لەبەرەوە پێویستەکە حەبەکەی کە بەکاربێن لەژێر ڕێنمایی دکتۆرێکە باش. باشە ئەجا دوایی شەکرەکەی احتیاتی بەوە کۆنتترۆلە بێ ئەبێ لە کاتی بەربانگیش ئەو حەبەکە بۆ نووسبی خوان نەک لە کاتی پارشێو باش. باشە ئەمە بنسبەتەوە وەک ئەتیادی لە کاتی ڕۆژانی کاکە بە هەموو کەس هەر خۆی ڕۆژوگرن هەر هیلاچیە بۆ هەمووی وایە وانە بەتەچیدی خی گەۆش بۆیە خێرەکەی زیاتر داناوە وانە لەبەر ئەوە هیلاچی تیا هەموو کەس ئەو شتە ئێبێ بەڵام ئینسانی نەخۆشی شەکر ئەگەر هاتوو شەکرەکەی کۆنتترۆل نەبوو زیاتر تووشبوونەوە تووشی بێتاقەتێ ئەم شەکرەکەی بەرزە لەبەرەوە بەڕێی من حەبەکە بەو شوێ بەکار بێنێت و حەبیجکەی بۆ دانێت لایەن دکتۆرێکە و بە زووتری کاسەدانی پزیشکا و کۆنتترۆلیکا بۆ ڕۆژوە بێ و کاتاتوانێ باسەری دابەزێت چینە و لەسەری شێتی نەک بڵێ لەسرم نییە بڵێ وازینەکە بێنێت کۆنتترۆلیکا زۆر ئاسانەوە چیدی بەڵێ بەتەچیدی کاک محەممەد باسی کرد کە شەبەکە و باڵۆنی کردو و زەختێتی و شەکرێتی و ئەگەر شکر باڵۆنەکەی لەم ماوەیە کردو نابێ بە ڕۆژوو بێت وتی تقریبا مانگ شتێک شەکرەکەشی بەرزە لەبەرەوە بۆ هەر بیدایەت چونکە وەکو سترێز وایە باڵۆن ڕاست پێویستە ئەو ئینسۆلینە ئێنە بۆ بکرێ بە ئینسۆلین ئینسۆلینێکی زۆر کەم لێی بێت و تاوان تقریبا تەمای دووسێ مانگ تا کۆنتترۆل بێ دوایی ئەگەر دکتۆرەکەی بینی ئەگەر پێویستی کرد بۆ یەکاتەوە بە حەبەکە بەڵام ئێستا تقریبا مادەم باڵۆنی ئەگەر تازە بێت پێویست ناکە یان نابێ بە ڕۆژوو بەی شێوەیەک باش و سەردانی پزیشکی کاتەوە بۆی دەستکاریکە و بەڵێ جانۆ بێتەکە بە کەڵچینایە بەتەچیدی ئەبێ وەکوتم ئەبێ بکرێ بە ئینسۆلین دەست خۆش بێت کیژانخان وتی شەکرەکەی زەخت و تۆزێ لە تۆزە جەڵدەکە ئەتێسە بەس شکل لەواشێ لەگەڵ ڕۆژەکەشەوەزی زۆر باش بێت مادەم زەختەکەی کۆنتترۆلە 130 زۆر باشە باین و هەروە ئەین عفو شەکرەکەی بەڵ کۆنتترۆل و زەختەکەشی 150 بە 80 زۆر تەبیعیە وتیشی زۆر مرتاحم لەگەڵ بەڵام بەو شەرتە بێ حەبەکانی لە کاتی بەربانگ بۆ پاشە حەبەکان بخواکە بۆی نووسراوە حەبی ئەسپرینە هەچ حەبێکیان هیچ شتێکی نەوە توانێت بەڕژووە بە ڕێک و پێچی بەڵام بەو شەرتی حەبکەم نەکاتەوە لە خۆیەوە باش تا ئێستا چۆن ڕۆشتەوە بڕ مازبوطی بەڵێ دو پەیوەندیمان کاکیوا بوو لە شارباژار وتی بەڕاستی ئەم شەکرەیە کۆنتترۆل بەکارێنانی ئەنسۆلینەکەی پزیشکی ئینسۆلینەکەی زۆر سەقەت بەکارێنە کاک دکتۆر نەزانی چۆن ئێمە دایما ئینسۆلین کە بەکارە ئینسۆلین دایمە دوو لە سەرسەی بەیانیانە ڕاست یەک لە سەرسێشی ئێوارانە ئەم تقریبا شەکرە ئەڵە بەیانیان 20 بەکار ئێوارەش 20 ئەوە زۆر زۆرە ڕاست وانە و شەویش پێش خەوتنە لە خۆی بەکارن دیارە لەبەرەوە مەسەڵە دەیوارە گەر برسیم بوو وڵا دەرزی لە خۆم تامان دابەزێت چۆن دانابەزێت لەبەرەوە ئەم ئینسۆلینەی کە بەکارێنێم ڕێجیمە شتێکی زۆر سەقەتە و خەڵەتە لەبەرەوە محاولە بکە لە لای دکتۆرەکەی خۆی ڕێک و پێک بۆی ڕێک بکاتەوە بۆین بێت و ئەتین بێت بە مەزوتێت توانین بەڵام ناتوانێت بە ڕۆژوو بێت نەخێ وتیش خۆشی وتی ناتوانم یعنی جەنابە باشترە زانانی ئەمە ئەبێ دەستکاری ئەنسۆلینەکەی کرێت و جیهازێکی فەحز بکرێت خۆی زوو فەحسی خۆی کە ئەمە نابێ بۆ شێ بەڕاست وەکو شتێکی ژێ تێبینێ کە خەڵک ئەڵێنوانی کانسەرەوەڵا لینەکەم کردووە ئەوەی تەبانمە دوو جۆر فەحسی شەکرەمانەیە فەحسێکمانەیە لە خوێنەکە یەکسەرێکی ئەوەی کتوپڕی کە پێوتێ یاخود فاستینە یا ڕاندەمە یا سێمانگەکەی پێ بەڵێ هێمۆگلۆبین ئەیوان بیسەکەیەکە ئەمەیان نەخۆش پێویست ناکە هەموو جارێ بیکات یعنی تۆ بۆ چی ئەوەی ئەو جۆرەیانەکەی ئەوەی کە بزانیت ئایا تۆ شەکرەکەت کۆنتترۆڵە بەڵێ ئەویش لە ساڵێکا جارێ دوو جار نەک تۆ هەموو ماگ هەفتەیە بچیت مناگام لێ مەسەن کە شاری دانیشم نەخۆشێت وڵا دکتۆر بۆم بکە هەفتەی پێشوو هاتووم کدومە بەرز بوونە ئەوەی ئینی کڕۆنیکستی نەخۆشەکە بشانەی مزمینی لەبەرەوە بەڕێی من ئەو نەخۆشەی شەکرەکەی کات فەحز زیاتر یاخود فاستین بکە بە بێنان خواردن یاخود ڕاندەم و فاستینیش دایمە بە بەیانیان زوو بکرێت نەک لە ڕەمەزان لە کاتی کەکەینەکەی لەمای کەمەوە ینی تقریبا 8 ساعت نخواردن دەست خۆشکەژیان پەیوەندی ترمان لەگەڵای کاک ساڵحمان لەگەڵای لە ماوەتەوە فەرموو کاکە ساڵحیان دکتۆر جان مەرحەبا لێبێ مەرحەبا چاوەکەم با قوربان سپاست دەکەم سواز بۆ جەنابە فەرموو وەڵای من تقریبەوە 10 ساڵە نەخۆشی دڵم لەگەڵا دا ماوەیە کە عیلاجەکانیش ناخۆم سەمامەیەشی دڵم تەواو نییە ئەگە ئاوە جارجار تقریبی دەجار لێدا جارێ دەوەستێ وەستانەکەی تقریبی ئاوە کەمێک دەوەستێ و دیسان دەست پێ دەکاتەوە دەدانە دەژمێرم جارش کە دەوەستێ بەڵێ و بە ڕۆژوشم تا ئەستا شکر مشکلە منە بوو وتم ئایا داخۆ ئەو وەستانە زەردی هەیە یان تەمەنت چەندە کاک ساڵحیان وەڵا تقریبی 7 ئەی بۆ عیلاجەکانی وەستانوە والله عیاجەکان پێیان جێش دەبووم چوش مۆلای بۆ دکتۆر ئارام جەمال میرزا
بەڵێ وتی ئیسپرینەکە بخۆ بەڵا عیلاتەکانی کە ئەگە پیان جێژ دەبی وازی لێبێنە کە عیلاجەکان دەخوارد ئەم خراپیە نە ئەمە ڕێگلی ئێ ئەو کاتە دەڵێ ئەو کاتەش بزەبێت ئەوە هەر هەبوو ئەو بە عیلاجەکانی شەوەر هەبوو ینی بەڵێ بەڵێ کاک تۆ خۆ پرسیاری لێ نیە بەستەر ژیان بیر باوەڕی خۆم وای بۆ دەچم کە هەلە زگمادا من وابوو بم بە ڕۆژووە بیوانێ خۆ کێشە و نیشکو لەگە ڕۆژۆکە نەوەڵا یەک شێشەم نییە دەی لە خوا بێت ئیشاڵا ڕێنمایی دەکەین بەسەر شەو کاکە ساڵ قوربانم سپاسان دەکەم خوارد لەگەڵ چاوەکەم کاک ئازاد لە سلێمانی فەرموو کاکە ئازاجە ئەم کاتتان باش ئەم کاتۆ بەشاوی من فەرموو بەخێراتنی کاک دکتۆرەکەم سپاس بۆ جەنابێت فەرموو دەستی جەنابی خۆش مەمنونی سپاس دەکەین وەڵی من سوالێکم لە کاک دکتۆرەیە فەرموو چاوەکەم کاک دکتۆر جان من ئێستا زیاتر لە دوانیۆڕوانە زیاتر لە دەمەوە عەسراوام لێ زەخت و شەکرەمدا ئەبەزێت یعنی ئەوە ناتوانم بە ڕۆژوو بم هیچ بەڵام بێت و ئەگەر لە نیۆڕوانە خواردنێکی باش نەخۆم لە عەسرا زەخت و شەکرەمدا ئەبەزێت یعنی بێهێزە بم عارەقێکی لینجەکەم جان مەکەوێتە لە نزیکی بورانەوە بم بەس نابورێمەوە یارمەتی پێی زەحمەتە عفو چۆن نەزانی شەکرێک فاسی کردو یەکسەر زانی چەنە شەکر بەڵێ لای دکتۆر تای مەخری بەڕێز شەو ڕۆژێ خەوانوی ئیتری تێکی وای بۆ معلوم نەبوو دوای فەحسی سێمانگەکەم کردوتی باشی عیب نییە شەکرەکە چەند بۆ عەسرکەیەکی عەسان کە دوای ناخواردنوان لێ چەند بوو وەڵای ئەوە یادم نەکردەوە بەڵام کە دابەزیوە بڵێن جاریکە دابەزیوە تا دواتوە بۆ چەند چەند بووە 62 دابەزیوە تەبیعیە باشە دەی ئەی زەختەکە چەند بۆ کە کردودا زەختەکەم ئەچێتە تقریبا 8 چەند بە چەند ینی 8 بە چەند هین عفو 11 بە 8 یا 9 بە 8 بەڵێ ئەوە دابەزێتر لیانی دڵم سەری عەبێ و تەپەتەب لەسەر دڵم دروستە بێ وە شەوانیش ئەخەوم لە دەمە و بەیانە ئیتر لە تاوگەر عارەقێکی زۆر خەبەر مەیزە جاری یعنی ئەڵەی سەتڵی ئاوی گەرم کردووە بە گیانمە جا کاک دکتۆر تەمەنت چەندە کاکە ئازاتۆ گیان تەمەنت چەندە تەمەنم 42 ساڵە کیشم 92 کیلۆیە بەڵێ جگەرە ناکێشی جگەرە چێشم بەڵێ بەڵێ بەستەر چاو کاکە ئازاجە ئینشاڵا ڕێنمایی دەکەین کاک خەلیل لە قەڵات زێ و فەرموو کاکە خەلیل کاک خەلیل گیان کاک خەلیل کاک خەلیل کاک خەلیل گیان ئابا دکتۆر گیان باشی چاوەکەم باشی بەڕێزی چای سپاس دەکەین مەمنونین سوال دەکەم چاوی دکتۆر گیان ئەمنەوە شەکرەمەیە ئەو عاملەی دڵیشم بۆ کراوە باشە ئێستا ئەو ڕۆژەکەم ئەوتی بێنێڕە ئێوارم ناخوازە بۆ 333 پێشە 300 بوو لەپڕ بۆ بە 333 ئەوە عاملای دڵیشم بۆ کراوە قەسەر باڵم شەبەکەم بۆ کراوە کەی بۆ کراوە عەمەلیاتەکە وەڵا پار 25 باشە تەمەنت چەندە کاک خەلیل گیان وەڵی مال 72 72 ساڵیان موالیدی 72 مال 72 موالیدی 72 چەند ساڵە شەکرەتە وەڵی تقریبا 3 ساڵە تووشی بوو چی بەکارێنی بۆ شەکرەکە و وەڵی عەبی 850 ڕۆژی چەند جار وەڵی ڕۆژی دوجارم بەکارێنە لایەنی و ئێوارە ئەم هەموو ڕۆژ ڕەمەزان بە ڕۆژوو بی بەخوای 3 ڕۆژم لێ خواردوون ئەوەی دوو ڕۆژان چمە بڵێن هاتمە سلێمانیا ئەوەی چمە لای دکتۆر جەلال ئەوەی ڕۆژم لە ڕێشە بە ڕۆژم شەکەم دابەزی بشکاندم ئەو ڕۆژە دەلەرزیم و شکاندم جگەرە خۆریت بەڵێ بەڵێ باشە ئەی نسبەتینەکەەوە شەکرەکار ئەو حەبە بەکاری حەبیکە بەکار نانیت بەخوا عەبی دڵەکەی دەخۆم عەبی ئەسپرین دەخۆم ئەوانە عەبی شەوی دڵ دەخۆم نەنا قەزم حەبی شەکراڵم ئللا عەبی شەکرەم بەکارن ئللا عەبەی دەخۆم بەڵێ باش بەستەر چاو کاک خەلیل گیان ئینشاڵا وەڵام تێینەوە کاکە زانە لە سلێمانی و فەرموو کاکە زانە گیان کاک دکتۆرم کاتتان باش ئەم کاتۆ بە چاوەکەم کاک دکتۆر گیان وەڵی من ئەمڕۆ دێ ڕەمەزانە دە ڕۆژە بە ڕۆژم بەس ئەمڕۆ فەحسی سێمانیەکەم کرد هیچ شەکرا لە 13 بە 8 13 بە 5 هی خوێنەکەشم کرد هی دەتم 268 هینێک سێمانیەکە چەند بۆ حەزێت نەبێ 13 بە 5 13 و نیو 13 بە 5 فەحسی شەکرەکەم سێمانیەکە ئەمڕۆ کردومە اینجا بە ڕۆژوش بووم کە کردومە و فەحسی خوێنەکەشم کرد ئەوەی کە بە 5 268 بوو چ وەختیە کردی 260 بوو شکاتێک ساعت چەند ساعت 4 کردم تەمەنت چەندە کاک زانە گیان تۆ من تەمەنم 42 ساڵە دەبێت کە شەکرەتە
وڵی کار ناپێرار ڤایرۆسێکی قورگم گرت لەوە تووشم بوو بەڵام چەند عیلاجێکم بەکار هێناوە و ئێستا عیلاجەکەم نەماوە بەڵام پارێزیشم کردووە لەگەڵیا ئێستا نازانم ئەمڕۆ کە کردومە سێمانگە 13 بووە جا نازانم کاریگەری هەیە بۆ سەر ڕۆژۆکەم یان نا. بەڵێ ئەی حەبچی بەکارێنی زەحمەنەیە وڵی حەب ئەمی نەبەکارێنم ئەم فیتا دینی 50,000 باش ستاگرتێنە بەڵێ هەرەوەی وڵای هەر ئەوە ئەخۆم بەیانیان ئەم خوارد و ئێواران دوایان اینجا هەستم کرد بڵێن سێمانگی پێشوو 11/5 بوو ئێستا بۆتەوە بە 13/5 ئەمڕۆ پیشانی 1-2 دکتۆری کە ماوتیان زۆر بەرزە و کاریگەری هەیە بۆ سەر ڕۆژۆکە اینجاوتم بزانم پرسیار لە کاک دکتۆر بکەم هەمووی گرتووە 13/5 زۆرە هەمووی گرتووە ئەم چەند ڕۆژە کاکە زانە جان هەموو ڕۆژەکان بە ڕۆژوو بووی وڵا لەخوا بەزیابی ئەمڕۆ تا ئەم ڕۆژ بە ڕۆژوو بووم وەزی عامە چۆن بوو بێتاقەت بووی وڵی تۆ دێدەم و مشکە بوو اینجا بێتاقەت بووم ئەمڕۆ بەڕاستی ئەمڕۆ تۆ زۆر بێتاقەت بووم باش بەڵام لە دوایەوەی کە فەحتەکەم شانی چەند دکتۆرێک داوتیان وڵا نابێ بە ڕۆژوو بێبڕۆی من خۆم حەز ناکەم هیچ ساڵێ لێم نەخواردە حەزم نەکردو لەژی بخۆم بەڵام وتی ئەوە دەرەجەی هینەکە و زۆرەی شەکرەکە و نابێ بە ڕۆژوو بی اینجاوتم زانم ڕێی کاک دکتۆر چیە لەسەرەوەی شەکرەم بەرزە چاوەڕێمان بە ئینشاڵڵا وەڵام تێینەوە فات لەگەڵ کاک توژیان با لە کاک ساڵح و دەست پێکەین لەوە ئەچێت نەخۆشی دڵم هەیە ئەو وەڵێ تەسەمامی دڵم تاوانێ بەس وەکو جەناب لەوە باسی ئیکتۆپیکی هەبێ بەڵەوەی ئەمە ئەتیاتی ئیکتۆپیک ئێمە ئیکتۆپیک پێوتە ڤێنترۆکتۆپیک یا ئەتیرۆکتۆپیک ئەتیرۆکتۆپیکەی تەبیعیە بەڵام ڤێنترۆکەکانی زۆر جار هەیە بەهۆی چۆڕە زۆر جار هەیە بەهۆی چەشتێکەوە علاقە بەسەر نەخۆشی دڵەوە نییە شەرت نییە مەسەن زۆر جارەیە چا خواردن چای زۆر قاوە ساردی بپسی ئەم شتانە هەمووی ئیکتۆپیک دروست دەکات جار وایە کەمخەوی هیلاچی قەلقی ئەم شتانە هەمووی دروستێکات ئەبوتی ترسی هەیە بۆ ژیانم بەڵێ خۆی زۆربەی خەڵکی بۆ ڕۆژگار علاقی بەسەرەوە نییە بڕوا ناکەم تەبیعیە بەڵام ئەگەر هاتوو مەسەن زۆر وا ئیزعاجی کردبوو ئەتوانێت عیلاج بەکاربێنێت و پیشان سەردانی دکتۆرێکی دڵ بکات و شتی بۆ دانێ بەڵام شەرت نییە یعنی کالەم ئەوە هی دڵی بێت ئەو پێویستە کات بزانێت فەحسەکان بکە فحسکە بزانێت تەخدید بکە بزانێت ئایا خەتای دڵەتی چکەمە کوتم سببمان هەیە فیزیۆلۆژیکەل کە علاقەی بەسەر چۆنەکو مەسەن بۆ نمونە ئەو خواردنانی کەوا کافاینی تیا وەکوتم چا قاوە ساردی هیلاچی کەمخەوی ئەم شتانە ئەبێ هەمووی ئینکات جاری وایە حەبەی کات حەبەیکە لەبەرەوە پێویستە تۆ ئەمانە جاکاتەوە ئەنجا لەگەڵ نەخۆشەکانی کە ڕۆژەکەی بەردەوام بخۆی ڕۆژەکە علاقی نێ بەسەر مۆزۆ بڕوان ناکەم بەڵام بۆ ئەوەی کەوام شتە کۆتایی پێبێنە سەردانی دکتۆرێکی ترکا بەڵێ هەناوی دڵ بەڵێ کاگازات باسی ئەوە کە ئەڵێ دوای نیوڕۆن سەخت و شەکر لەوە ناچێت زەشەکە هیچی دانەبەزیوە طبعاً بۆیە پرسیارم کرد یەک شەکرەکەی وتی شەکرەکەم تەبیعیە زەختەکەشی 11/8 و ئەمانە تەبیعیە یان سەودە بەسەر پێویستی بە فحوسات و هیچ ناکەنەوە وەڵا بەس ئەوە زیاتر زۆر جارەیە مادەم جگەرە خۆرە وتی جگەرە خۆم وەزنیشی زۆر بەڵێ ئەوە تەسیرەکە بێت 1-2 فحص بکات چکە عرەقێکی زۆر ئەڵێ کەم ئایا عرەق سەیری کە عرەق تۆ لە ژوورەکە لەوانە ژوورەکە گەرم بێت لەوانە جلی زۆر لە بەرابێر ئەوانە جاری واشێنە ئەگەر هاتو درەنچی سوێتین بێکە عرەقێکی زۆر بکاتەوە ئەوە نابێ بە دوای بگەڕێت هەنێ فحوساتی پێویستە مەسەن بۆ نمونە چکە مادەم جگەر خۆرا بێ فحسی دڵ و ئەم شتانی بکە بۆی دڵنیا بێ کە هیچ نیە ئینشاڵڵا بۆ علاقەشی بەسەر هینەکەەوە بۆ وتی بە ڕۆژوو نامافوو نەخەوتی هەر ناتوانم لەواچێت جگەرەی کێشیش وەزنەکەی تۆزێ لەواچی ئەمانی کێشی بۆ دروست طبعا جگەرەکە جواز لێ بێنێ لەوە چی ئەو شتانەش ئەوانەشی ڕێک بێتەوە باش بێ کاک خەلیل باسی شەکرەکەی کرد ئەویش عملیاتی دڵ و شەبەکە و باڵۆنی بۆ کراوە هەر هەمویان زۆربیان لەسەر گلوکۆفیز و حەبەکەی مەزبوط نییە ئەو حەبە بەڵێ بەرزابێت دکتۆرێکی هەناوی دکتۆرێکی شەکرە بیبینێت حەبەکانی بۆ تەرتیب کا بە ڕێکوپێکی ئەو شەکرێ بەرزە واگەر هین بێتوانە ئەتیادی وەکووتمان لە بڕۆژۆچە ئەو حەبانە بەکاربێنە مەزبوط مشکلێکی نابێت مشکلەکانی ئەمان ئەوەیە ینی لەم کاتە بەڕاستی کە تۆ بێتاقەتی ئەکات ئەبێ خێرات بە ڕۆژومە بە ڕۆژێک دوو ڕۆژ عیلاج وەگرە و ئەتوانێت زۆر ینی خشت نییە خۆتە سەری کە خوای گەورەتێتی کە تۆ مەرێت دیاریشی نەکردو چ نەخۆشیە یعنی جاری وایە تۆ لەوانێن ئینفلۆنزایە بگری هەڵامەتێ بگریت نەتوانیت ئەتوانیت دوو ڕۆژیکە لە جێگەی بگریتەوە یعنی ئەوە احتیاجی یعنی کە هین نەکراوە تۆ بڵێ وەڵام هەرە بێ حەزەکەم بیگرم حەزەکەم نییە چکە لای خوای گەورە مسافر لەگەڵ مەریض ئەبێ ئەتوانێت دوای بگرێتەوە دیاری نەکرا لەبەرەوە توانی دەری جەنات فەرمووت دوو ڕۆژ سێ ڕۆژ ئەو حەبەی دڵی کە ئیرێتی و حەبەی کە ئیرێتێ بۆ زەختەکەیەتی بۆ نەبزەکەیەتی بۆ شەکرەکەیەتی تا کۆنتترۆل بوو چەند ڕۆژێک دوای ئەوە توانێت دوای ڕەمەزان ڕۆژەکان بگرێتەوە بەتەبێت بە دنیای ومان شکریان بەرز بێ خۆ جەناب باشتر ئەزانی دوای ئەوەی کە خواردنی ژەخوارد ئەوە نیتی تایمی شەکرەکەی تێکەجێ بێتاقەتی کاک تۆجیان فەحسی شەکرە قەت لە دوای ناخواردن ناکرێت ئەبێ دائیمە ئینسان کە لە شەکرەی کرد بەلایین کەم و 8 ساعت نانی نەخوارد بێ
ئەمە فاستین و لە کاتێکشاکە ئەوێ دوای ناخواردن بیکە بەلایەن کەمەوە بێت 2 ساعاتی ڕێک فحز نکات دوای 2 ساعت فحز دەرەکەوێت چکە ئەوەی کەوا شکری و شکری نێ لە بینی 2 ساعتەکەی یەکەمە جیا ناکرێتەوە لەبەرەوە بەڕێی من ئەو فحسانە لەوانەیە غەڵەت بکرێ کاتەکانیش دەسەکانە باشێت آخر پەیوەندیمان کاگەزانە بوو فحسی هیمۆگلۆبینەکەی بەڵێ شکرەکەی کۆنتترۆل نێچکە حەبەکەی باش لەوەچ حەبەکەی پێم باش نەبێت بۆی بەتەنە یا لەوە چێت پێویست بەوە کە حەبیکەی بۆ ئیزافە بکرێت یا بۆی بگۆڕێت چکە بەڕاستی ئەو وەکو وتم ئەو فحسی سێمانیە کە ئەکرێت هەموو جارێ ناکرێت ئەوە دەلایلەوەکە کە تۆ شکرەکەت کۆنتترۆل نییە سێمانگە لە ناخۆڕۆکە سپەکانە نیشتووە پێ دەڵێت چۆنەوە چۆن نییە کەواتە کۆنتترۆل نییە پێویستە تۆ حەبەکان بە ڕێکوپێکی بگۆڕیت یا مراجعی دکتۆر بکەیت کە حەبەکانت حەبێکی باشت بۆ دانێتتر بەپێی ئەوی خۆی ئەزانە چیت بۆ دانێم ئەو شکرێت کە 268 بە ڕۆژەتیە زۆرە بەڕاستی تۆ ئەبێ 260 بەلاین کەمەوە لە بینی 150 بۆ 200 بێت بەڵێ کاکتۆر هەمان کێشەمان هەیە لەگەڵ ئەم نەخۆشانەمانە کاکزانە هەمان شتی وت ئەڵێ حەز ناکەم بە ڕۆژوو نەبم من هەموو ساڵێ گرتومە ئەخە بەس ئەمە وازم بەپی ئاینەکەش بێت هەر شتێکی باش نیێت تۆ زەرە لە جەستی خۆ بگەینی ئەو بە هیچ شوێ کۆنتترۆلی گەنجی شانە من نڵێ لە عمرێکە یاویتە تێ بۆ ئەوەی کە ئیجازەیەکی وەقتی نەگەڵین دەیگرێت بەتواتی ئیجازەیەکی وەقتی یاویتە تۆ حەب خاصانەی نەخۆش شکرانە کوتم پارێزیژەکەیت و ڕاضەژەکەیت لەبەرەوە پێویستەکاتەوە بە ڕۆژووی بەڵام شەرت نییە تۆ هەرسی ڕۆژەکەی ڕەمەزان شەنت بوو بڵێ وەڵام هەربێ ڕەمەزان بگرم بە ڕەمەزان دوای ڕەمەزان دووشەمان و پێنجشەمانە ئەتوانی لە جێگەی ئەوەش لەگەڵ سونەتەکە لە جێگەیەوە بیگریتەوە بەڵام بە شەرتی ئەو ڕۆژانەی کێکە با شەکرەکەت کۆنتترۆل بێت یاخود خۆی مراجع مشکلەکەمان لە چیە کاک تۆ جەم ئەو نەخۆشانی کەوا شکریانێ زەختیانێ دڵیانێ پێویستە پێش مانگێک لەوە پێش ڕەمەزان سەردانی دکتۆرەکانیان بکەن بۆی بزانن چۆن و چۆن نییە ئەمان سەردان نەکراوە بۆیەوە نەخۆشەکە وا دەرەچێت و سێرەکەیت پەیوەندی ترمان لەگەڵای دایکی محەممەد لە سلێمانیەوە دایکی محەممەد فەرموو فەرموو دادەژیان وڵی کاکە دکتۆر من شەکرم لەگەڵایە شم لاوازە دەمێکەوە 20 ساڵە غودم عملیات کردووە بەس 7 ساڵە غودم لەگەڵ بڵێ بە شەکرم لەگەڵایە ئێستا 5 ڕۆژم بۆ گیرا نەمتوانی بە ڕۆژم ئێستا 5 ڕۆژە بە ڕۆژوو نەبوومە ئەنجا بڵێ سەلامی خۆتان لێ بە کاک دکتۆر فەرموو دادەجیان عەلەیکوم سەلام فەرموو بەسەر حەملەوە تووشم بوو چەند ساڵە شەکرەکەتە والله 7 ساڵە لە چی عیلاج بەکارهێنی دایکی محەممەد والله عیلاجی 850 دووژەمەی خۆم ئێوارە و بەیانی هەرەو حەپەیە هەرەو حەبە بەیانیانیش بگردەکە ئەخۆم لەگەڵ حەبی قودە و حەبی تەوریش باشە شەکرەکە چەند دەرەچێکە بە ڕۆژوو بوویت ئەو چەند ڕۆژی بە ڕۆژوو بووم جاری وا بوواتە 100 زاری واش بۆ دوای ڕۆژوو شکانومە ئاتە 310 300 بەڵێ یەکسەر دوای ڕۆژوشکانەکە یەکسەر کردوەوە کوتم دوای 2 ساعت نەبووە بەڵێ یعنی 2 ساعتی فەرق نەبووە لە بینی فەحس و خواردنەکەی بەربانکە کردوتە زۆر کزەکە بەڵێ باش دایکی محەممەد بەڵێ بێتاقەت ئەبیش کە بە ڕۆژوەبی چی لێ دوای ڕۆژوشکان زۆر بێتاقەت من جاری باش شەکرەکەم ڕا بۆ 300 بۆ 400 ئیتر ئاوا بەرەژوور یاریە کا شەکرەکەم فەحسی سێمانگەکە و کردووە بۆ شەکرەکە و وڵای فەحسی سێمانگەکە تقریبا سەژمانگەکە بێنم کردووە چەند بوو ئاخر جاکە کردێ وڵاهی نازانم بیرم چۆتەوانێ بەسەر چاو ئینشاءڵڵا ئامۆژگاری دەکەین ئیتر نازانم بڵم بزان بە ڕۆژوو ببم یا بە ڕۆژوو نەبم دوای ئەزرم ناو بەناو بیگرم نازانم 5 ڕۆژم لێگرت تویتر نازانم وڵای زۆر ڕوونمان کردەوە شەو بەس ئینشاءڵڵا بۆ تۆشی باسەکەینەوە هەمووی تێگەێنین بەسەر چاو سەر چاو خوارد لەگەڵ حافیز بێ دایکی لاوی لە سلێمانیەوە فەرموو دادەژیان سلام علیکم عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵا سەر چاو دادەژیان فەرموو وەڵام من دەستێکی چەپم کڕا بەڵام لە 10 ساڵ بێت نەسەر حەملێتەوە وان بێهات بەڵێ بەڵام هەنی جار بەسەر ئەم حەملەی تریشمەوە هەر ئازارەکەی زیایی کرد سەر پەنجەکانم جاری وایە ئازاریان پێ زۆر و هەستەکەم هەڵی خەریکەوە سەرپەنجانم تەقێ ئاخر حەملەکەی بووە دادەژیان بەڵێ ئاخر حەمل کە مناڵە بووە کەی بووە حملێکیانم 2 ساڵ پێش بوو آخر حملێکیان 2 ساڵ بوو بڵام پڕ مەسیداکرد بوو لەم هەفتەوە ساڵ بووە هیچ فەحس و شتێ نەکردەوە فەحسی دەمار و تەختی وەڵای پڕبوونە فەحسم نەکردو بەڵام هەستە فەقراتی من هەبێتی پشتیشم هیچ هەیە
هیچ ئەشعیمە لێ نەگرتووە؟ والله هي بعد جبت متي هاد فكرت باشا بي باش مناڵەکە و شیری خۆتی هیتیە؟ بەڵێ بەڵام ئێستا دەچین ئەو دەستەکان ماوە ساری یاڕێت سەرپەنجەکان یان ئاز زۆرە دایکی لاوی تۆ هەموو پەنجەکانی سڕەبێیان پەنجەتوتە و سڕ نابێ وەڵای هەموو پەنجەکانە بەس زیاتر ئەم پەنجە گەورەکەم ئەمەی ناوڕاست زۆر ئەخمێت زەخت و شەکرەوە شتانەیشی لەگەڵان نیە نەخۆشی درێژخایەن؟ نەوەڵام درێژخانم نییە سەری جێژ ناخوات؟ بەرەوەڵی لە قەرەباڵغیان سەرم گێژە خواکە ئەیا ئەڕۆم بۆ شوێنەی گیان لەلا قەرەباڵغیی زۆرا بم جاری وایە هەستەکەم ئەڵێن ئەکەوم بەلایانی بەسەر چاودایکی لاوی شەعەڵا ئامۆژگاری تەکەی خەمە نەبێ خوات لەگەڵ سەر چاو دایکی ئەحمەد لە سلەیمانی فەرموو دایکی ئەحمەد سلام علیکم عەلەیکم السەلام دادەجیان دەستخۆشیتان زۆر سپاس مەمنونین دەزەحمەت من شەکرەمان بوو بەڵێ شەکرەکەم حەوت بوو فترێک کردم زەوانیەکەم حەوت بوو دوای جاری دووەم بوو بە 6.9 باشە جاری سێم بوو بە ئێستا 5.9 سێ مانگ پێش ئێستا تقریبا سێ مانگ زیاتر پێش ئێستا کردومە دایکی ئەحمەد تەمەندە چەندە زەحمەت نەبێ 52 ساڵم چەند ساڵە شەکرەتە وەڵایی تقریبا پارمانگی دەوە باش عیلاج چییە خۆی وەڵایی ئێستا عیلاج ناخۆم کە بۆ بە 5 شەکرێک سێ مانگێکم بۆ بە 5 چەند مانگە نەخواردووە چەند مانگە نەخواردووە وەڵایی تقریبا سێ مانگە نایخۆم باشە بە ڕۆژووە بیت بەڵێ ئیسە کێشە و چی ئێمە چۆن زۆر من عیلاج ناخۆم باش عیلاج ناخۆم بەس پارێزێکی زۆر ئەەکەم باشە کاکتۆر وڵی یەک پرسیارەوە هەر باسی هینە سێمانەکەی کرد شەکری ئەتیادی کردووە چەنە ڕاندەم و مەسن فاستینەکە فاسی ئەتیادی و کردووە ئەم بە ڕۆژوو بم کرد چەندمەزان ئافو چەند بوو 104 بوو 104 بە ینی نانە نەخواردە بوو تقریبا ولا 4 ساعت دوای نان خواردن باش بەس سەر چاوی شاڵە بەسمەوەی پێویستم بە حەپێ بیخۆم خەمە نەبێت چاوەڕوانمە بە ئینشاڵڵا گوێمان لێگرێ وەڵام تێنەوە بەسەر گیان گیان بەس من ئەوەی کە لە ئا دروست کرابێ نایخۆم بەڵێ بە شیرینی بە هیچ شوێنم خواردووە بەڵێ بەس برنج ئەخۆم باش خەمە نەبێ بەسەر چاوی شاڵە هەمووی بۆ ڕوونەکەینەوە دەست خۆش سەر چاودا دەژیان خوارد لەگەڵ کاگومێت لە کەلارەوە فەرموو کاکەومێتیان کاگومێت عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا فەرموو باشی بەڕێزگیان باشی چاومان فەرموو وەڵی پرسیارێک کاگومێت یا ئەو تەلەڤیزیۆنە کەس کە خوا زەحمەت نەبێ خشەخش زۆرەکە فەرموو پرسیارم لە دکتۆری بەڕێز فەرموو بەڕێزم فەرموو چاومای نەخۆچی شەکرەمێنم من بەڵێ ئەنسۆلین بەکاتێنم بەیانیان 20 وەحدە باشە نیوەڕوان 16 ئێوەرانی چواردن چ جۆرێکیان چ جۆرێکیان ڕوونەکەیان لێڵەکەیە نا خاڵتەکەی ئەوەی با بڵێن شیرەکەیە شیرەکە بەڵێ هەرسێکی یەک دەردی خۆی هە خاڵتن هەردگی هەر یەک دەردی باش بەڵام زۆر قەڵەو ئەبم یعنی نزیکەی بۆ حمانێکە 16 کیلۆ وزنم جیایی وایە باش طبعا چاوێکیشم لەدەست دەڵا هەوو بۆنەی شەکرەوە شەکرەکە چەند دەرەچێت زۆر زۆر زیاتر غازاتێ زۆری شمەیە یعنی لە عەقڵان نییە بەڵێ ئەی شەکرەکەی شەخۆم ئەبێ بە غازات کاگومێت فەحسی شەکرە کردووە بەڵێ چەندە فەحسەکە و سێمایەکەم 6 باشە ئەی شەکرەی ڕۆژانەمی 128 مشکلمان لەگەڵ بەسەر چاو کاکتۆژە بەسەر چا کاکەومێتیان وەڵام تێنێ ئینشاڵڵا خوارد لەگەڵ چاوەکەم کاکتۆژیان وەڵامی ئەم چوار پەیوەندیە بینەوە دایکی محەممەد سلێمانی بووی شەکرە و خوددەشی هەیە ئەوەی کە باشیش ناکە حەپی خودی هەیە بەیانیان حەپی چوری ئەڵێ 5 ڕۆژ بە ڕۆژوو بە زۆر بێتاقەت بووم دیسان هە لەسەر گلوکۆفەی جە و ڕۆژی دووجە بە وەکووتمان شەکرەکەی بەرزە لەبەرەوە مادەم شەکری بەرزە بێ حەبەکەی بۆ زیاب کریا بۆی بگۆڕچکە 150 جار بەکارشی بێنی سفادەی نیە ئیلا بێ حەبیکی لەگەڵ بەکار بێنە یا لەوانەیە گەر پێویستکە بۆی بگۆڕێ بە ئینسۆلین وشدەوە یان بەپێی دکتۆرە بیبینەوەی بزانێ بڕێن ئەوانی کە نەخسی خوددایان هەیە
ئەوەی نقصی غودەشێ بە تەکیدی ئەبێ فحسی بۆ کرابێت چ ئایا چ عیلاجێک کەمە غودە دوو جۆرمانە یا غودەکە سامە نەوتی کەمە ئەموتی کەمە قسووری مادەم قسووری هەیە ئەوە حەبەکارەیە مشکلەی نێ بڕوا ناکەم وای بێتاقەتیکە ئەمانە هەماشتە کۆنتترۆلی شەکرەکەی کات و اینجا زیاتر شەکرەکەی توانێت کۆنتترۆلی بکات و توێرەی شەکر ببینێت و ڕێکپێک شەکرەی بۆ کۆنتترۆل کات و ئەتوانێت بە ڕۆژوو ببێ زۆربەی ئەمانە کاکتۆر حەپەکانیان کەمە و تأكيدي حبكان ناريك وكوتمان حبكان بيوسيان بتنظيم علاج بالي تنظيم علاج شيء بالتأكيدي أوي دايشي لاوي باسي هنا كي كربن أجر عزيتم نبي درفتم بالله بدايشي لاوي تو خوب جوان باسك اللواتي كشي فقراتي ملي هبت سري الشو أو شتاني كباسك همي لقل أو عروة من شون آمشجاريته كم براسي أما بيوسي بتشخيصه بۆیە سەردانی دکتۆرێکی ئێسک و شکاویان دکتۆرێکی فەقرات و مێشک و دەمار بکە ئەبێ ئەشعی ملی بۆ بژیرێ و ئەگەر ئەشعی ملەکە و تەبیعی بێ لەوانەیە پێویست بە تەختیتێکی دەمارکە زۆربەی ئەو کەسە کە تۆ ئەڵی دوای سکپڕی هەندێک نەخۆشیەکەیە کە گیرانی دەماری ناوەڕاستە لە مەچەکە لە کاتی سکپڕی ڕوئە زۆربەی کەس نایمێنێ دوای سکەکە بەڵام هەندێک کەس ئەشیمێنێتەوە بۆیە تۆ پێویستێ بە دەرەجەی یەکەم ئەشعیکی ملێ بگری پاشان تەختیتێکی دەمار بکرێ بۆیە بزان ئایا ئەو دەماری کە ئەچێ بۆ دەستە گیراوە یان نەگیراوە هیچ چەند شتێکی خەتەر نییە بەڵام چەند شتێکەیە و زۆر شەویتر باسمان کردو خۆ پارێزە یەکەم شت بۆی بیرم نەچێت تۆ شیر ئەی بە مناڵەکە و هەوڵ بەلو کاتی کە شیری ئەیدێ زۆر ملێ شۆڕمەکەرەوە بەسەر مناڵەکە ئە سەیری پێشەوە کە چکە ئەوە زۆر عەزێتی دایکان ئەیە پاشان لە ئیشوکاری ناوماڵ زۆر خۆ هیلاک مەکە ملێ دامەنێوێنە لە هەندێک خواردنی ئەو قورسەکان خۆ بسەرەوە جارێ ئەم ماوەیە خۆتی پێوە هیلاک مەکە مۆبایل زۆر خراپە ملدانەوانن بەسەریە شتی قورس هەڵمەگرە و هەتاکو وەکو پێم وتی سەردانی پزیشکەکە ئیشاڵە و فەحسانە بۆکەن ئەو کاتە ئەبێت تەشخیص کرێ شتێکی ئەوەنە خورزنی ئەمەی تۆ یانی فەقەراتی ملەکەتە یانی دەمارەکەی ئیشاڵە بەسیتە بێت کاکتو گیان دایکی ئەحمەد باسی شەکری کرد کە تقریبا ساڵ و شتێکە بەڵام سێ مانگە سیرەکە بەس پارێزێکی زۆر باشە پێداکی ئەحمەد شەکرەکەی زۆر مەزبوط ئێمە باسمان کوتمان عیلاجی دایمە نەخۆشی شەکرە بریتە لە سێ قۆناغ یەکەم بریتە لەوەی کەوا تۆ پارێز بکەیت ڕاستە ئەنجا دوایەوە گەر بە پارێز زانیت کۆنتترۆل نەبوو ئەچێ سەر بینی دووەم کەوا بریتە لە وەرزشکردن و ئەم شتانە دووەم شت ئەگەر وەرزشکردن و لەگەڵ پارێز استفادێنەوە ئەچێ سەر هەبوو عیلاج بەکارێنن ئەوەی داشی ئەحمەد تقریبا بە لەوەچێ بە پارێزکردنەکە کۆنتترۆل بووە کۆنتترۆل پێویست بە هیچ ناکە حەب بەکاربێنە بەڵام هەنێک پارێزیە پارێزەکە چۆنە بۆی بزانێ مسەکەم بە ڕۆژووە بێ دایمێمەکەوە ئەگەر باسیشی کورتی بکەم چۆنێتی ڕۆژشان بڵێ کە ئینسان کە ڕۆژوو ئەشتێنێت خاصەنەوەی شەکریانێ پێویستە بە هەموو ئینسانێکیش بە چوار قۆناغا یعنی چوار وەجبە خواردنەخوا لە کاتی ڕۆمەزانە وەجبە یەکەم بریتە لەوەی کەوا تۆ بیدایەت کە ئیشتێنیت کەوا وەجبەیەکی بەسیتە ئەویش ئەوەیە کە تۆ ئەیشتێنی ئایا خود بە خورما دەنجێ خورمایە دوانی هەسیان یاخود لەگەڵ بە ئاو بە تەنها ئیتر بە کامیان بێ مشکلەمان نییە جاری وای ئەڵە گوایتوانی بە شیریش بینیکەیت بیشتێنیت دوای ئەوەی کامەوین کرد ئەبێت چکە معیدەت ڕۆژێکی کامیل تۆ بە ڕۆژوو بوویت معیدەت ڕانەهاتوە لەسەر خواردنی قورس هەڵپا بە خواردن هەڵپە ناکە ئەبێت یەکسە دوای کەشکانت دوای ئەوە دەستنوێژەگری نوێژەکەتەکەی نوێژی بەغری بەکەی تقریبا نەو سونەتەکەکەی تۆزێ وەکوی سەحاتە دەدەخە چارەکێک ئەنجایتە سەر وەجبەی دووەم کە وەجبەیەشی تێر و پڕەکەوا تۆ نانی لێ بخۆیت ئەم وەجبەیە دووەمیان بریتە لەوانەی کابێ مەسەوەکو برنجا وەکو گۆشتی تیابێت زەڵاتە و لەگەڵم شتانەی کە پێویستە بەکاربێنێ بخورێت ئەوە وەجبێکی باش بەڵام لەوێ نابێت تۆ زۆر خۆری بکەیت یعنیوانەیە خۆشی شەکرانەیە بەڕێی من برنجەکە و کووتمانیا برنجی درێژ بێت برنجی کورت کەمتر بخۆن برنجی درێژەکە باشەوە ئەگەر بکرێ بە پڵاویش باشترە و ئەگەر نانیش بۆ ینی بڵێن یاخود نان بخوری لەگەڵ شتانە ئەمانە وەجبەی دووەم دوای کەیەتە سەر وەجبەی سێهەم کە بریتە لە وەجبەی سێم وەجبەیەکیش خەفیفەیە کە بریتە لە سەوزە و میوە و شت سەوزەش لەگەڵ وەجبەی دووەما بوو میوە و شتە خۆی میوە لەگەڵ مەسەن شتێکی بەسیتی شیرینی نەک شیرینی وەکو خوڵقمە قازیە و بڵین ئەمانی کە پڕە لە چەوری و لە شیرینی و شەکرێکی زۆری تێکەوە بەڕاستیشکام سوکەرۆزێکم بەکارێن بریتە لە شەکری دوانە کە زۆر زۆر خراپە و لەوە چێت زەرری زۆری هەبێت بەڕێی من کەوان بێت شتێکی ئاوە بەسیتی وەکو پارچەیە چێکی پسکۆلە بێت کە خۆ دروستی کردێ شەکرێکی کەمی تێکرابێ ئەوە بخورێت ئەوە وەجبەی سێهەمە لەگەڵ ئەم وەجبانەیە کە پێشوی بچێنە سەر وەجبەی چوارم تۆ پێویستە دائیمە ئاو بەردەوام بەر ئاو بخۆیت بەس نەک ئاو خواردنێکی زۆریش بە زۆر بچی ئاو بخۆیت و بڵێ وەڵام من بە ڕۆژم نە خۆت لەشت داوایەکە ئاو خواردنم ئەمە وەجبەی سێم وەلە وەجبەی چوارەمە کەیتە سەر چی وەجبەی پارشێوە وەجبەی پارشێو دایمە خەڵک وا تێگەیشتۆ کە وەڵام من هیچ ناخۆم نە غەڵەتە چکە تۆ ڕۆژێکی کامل لەبەر دەمایە پێویستە بە وزە هەیە وزە ئین بێمان لەبەرەوە سەرگەی بۆیە زۆر بەیان نەخۆش کاڵ وەڵام من بێتاقەتم بەڕێی من ناکەن یا پێ حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم پێویستە پارشێو شتێکی شت خۆیت یعنی لەگەر دەنکە خورمایشیش بە بەڵام
نەکت مناڵم بەس دەنکە خورمایەک بەڵکو تۆ پێویستەکە ئەو شتانەی کە بتوانانی مەسەن یاخود برنج و شت بێت کە هەبێت بەپی توانای مرۆڤەکە بەپی یاخود نان ئەم شتانێکە بێت یاخود وەجبەی بڵین گۆشتی بێت ئەمانە و لەگەڵش ئەگەر خورماش بخورێشتێکی باشە و بۆ ئەو بەنسبەت ئاو کەوتم دە تۆ لە بەربانگەوە تا پاشەوە توانی ئاو بە مستەمیر بخۆیت بەڵام شەرت نییە تۆ کە پاشەوە هەستای دانیشی 4-5 پەرداغا بخۆیت بەڵای خەڵک زۆر ئەیکەم ناگام لێە تۆ وەکو وایە وەجبەیەکی زۆر لۆ دەخەیتە سەر گورچیلەکانت گورچی لەسەرەکەی بەیانی خێرا سعات 6 بەیانی بە هەڵەزی بۆ میسکردنی زیدیە بەڵێ ناڕەحەت دەکا ئەو ئەوەش ئەڕوات ئەوە نیە بڵێ لەبەرەوە باشترین شت بۆ ئەوەی کەوا لە ڕۆژانە تووشی وشکبوونەوە نەبیت و ئاو لە لەشتا هەبێت بەڕێی من هەر ئەو میوانەک هەیە ئەو میوان ئاوارەکان مەسەن بۆ نمونە ئەوانی کەمان مەسەن پرتەقاڵە سێوە ئەمانەی کە وتم لە بۆجبەی سێمای خۆی ئەمانە هەمووی ئاوارن خەیارە مەسەن جارە جێزەرە ئەمانە هەمووی ئاوارن سیرەکەی تۆ لە ڕۆژەکەیە وردە شەربەتەکانی شەربەتەکانی لەوانەیە ئیسفادە هەیە بەڵام وەکو بە میوەی فەرقی هەیە چکە لە ڕۆژەکە تۆ تقریبان ئاوەکە بە ڕێکوپێکی تووشی وشکبوونەوە شت نابیت ڕاستە ئەم شەکرەکەی زۆر کۆنتترۆڵەوەتی ئەکرێت حەب نەخۆم ئەتوانی حەب نەخۆ بەڵێ بەڵام کۆنتترۆل هیچ مشکلێنی بەس ئاگای لە خۆی بە هەر بەردەوامی لە بەس پارێزەکە لەگەڵ وتی پارێزێکی زۆر باش حد مەزوتە زۆر باش دەسەکان نەخۆش شتی کە شاف لە کاتی بەربانگ و پارشەیشە پێویستە ئینسان ئاگای لە خۆی بێت ئەو هینانی شلەمانیانی کە وەکو مەسەن قاوە چا ساردی ئەمانە تا بتوانێت کەم بکرێتەوە بەڵێ چکە ئەوانەش زەرری خۆی هەیە تووشی وشکبوونەوە دەکات لەوانەیە تووشی هین بێ لە ڕۆژەکە تووشی سەرێشە و شتێ بکات بەڵێ عفو کاکتوجان دوا پەیوەندیمان و کاتەکەشمان کەم ماوە کاگومێت شەکرەکەی کۆنتترۆلە لەواچێ ئەنسۆلینەکە بە مەزبوطی بەکارە بەزڵ وەزن زۆر وەزن بەڵێ سێ وەجبە غەڵەتە خۆی بە دوو وەجبە بەکاربێنێ و سێ وەجبە بەکار بەس لە مەزبوطی بەعنی کاتەکانی و هینەکانی مەزبوطە خۆی ئیشەکەی بەڵام لەواچێت لەوەچە زۆر بین وەزنیاڵێ 16 کیلۆ زای کردو شانسەکە بەهۆی دوو شتۆ ڕوای یەکەم شت لەوانەیە ئەنسۆلین خۆی مشەهیە ڕاست شەکرەکەی دابەزن برسیە بێت ئەمە یەکەم زۆرەخوا دووەم شت جاری وایە ئاو کۆ کاتەوە شەکر ڕاست لەبەرەوە شەکر لەوانەیە ئاو کۆکاتەوە لە ناو ئاوسانە بەڵێ ئەو دوو شتە لەوانەیە و دوو قەڵەوی کاڵە و چیلۆ هی ئاوەکەی و یاهی قەڵەوی خواردنی خواردنەوەتە پێویستی بە دەستکاری وحدەکانێتی وحدەکانی بەڵێ وەکوتمان نیۆڕۆبێت تەرکە ئێوارە و بەیانیش بزانێتتر وەکو فاسکاتۆ بزانێت چۆن و چۆنیە بەنسبەت وتی غازات مێ غازات دەویش زیاتر شتی بقولیات ئەو شتانی کە غازات مەسەن شتی شیرەمەنی ئەمانە زیاتر غازات دروستەکە و کوتەیجی قۆڵن پێویستەوانە کەم کاتەوە کاکتوژیان دەسوچا و خۆش بێ زۆر سپاسی هەرکوماندووبوون ئەەکەین بەڕاستی هیلاکمان کردی دەسەکانە خۆش چاو خۆش بێ بینەرانی خۆشەویست بەرنامی ئەم شەویشمان کۆتایی هات هیوادارین هەمووتان سووتان لێبینی بێت ئیشاءڵڵا مانگی ڕەمەزانەکە سووکە بێ لەسەر هەمومان سوپاس بۆخوای ینی ڕۆژانە هەواڵی خۆشە بیستین لەم کاتە لە شاری سلێمانی هیچ نەخۆشێکی توش بە نەخۆشی کۆرۆنانیە بەڵام هیوادارم هەمومان هەر خۆمان پارێزی نوازەم زەرەر ناکەین بای لای ئێمە هەر ئاوا سوک بێت هیوادارین ئەو نەخۆشانی لە شارەکانی تری کوردستان و هەموو عێراق و جیهانیشن ئەوانی چاک بوونەوە و خۆشتان لە مانگی ڕەمەزانە ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت و هیوادارم ئەو ڕێنماییانەی کە میوانە بەڕێزەکانمان بە ئێوەی بەڕێزی ئەگەێنن بتوانن جێبەجێکەن هەتا شەوێکی تر و لە بەرنمێکی ترا بەدیداتان شاد دەبینەوە هیوادارم هەمووتان سەلامەت و سەرکەوت و تەندروست